بەڵێ من کوڕێکم لە 2010 لە ژێر ئەشکەنجا لە ئاسایشی چەند سەماڵ کوشتیان لە ژێر زەمینەکە بە ئەشکەنجەوە کوشتیان و دوای هێنان هەڵیان واسی لەبەر پەنجەرەکەی ژوورە تاکە کەسێکەی بەبێ ئەمر حاکم کردیان بەبێ ئەمر حاکم کردیان ژوورێکی فرادیەوە دوای چۆم وتم خوا کامیریان ڕەش کردێتەوە وڵا کامیریمان شکاوە بەبێ ئەمر حاکم کردیان بەبێ ئەمر حاکم قسییانتە ژوورێکی فرادیەوە میسە داواکارم لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک منسوور بەرزانی ئەگەر لە ناوچەی سەوز قسەی ئەیخوا و دەستی ئەڕوا من وەکو برا گەورەیە داوای لێکم بێتە هەنامانەوە ئەم کەیسەوە 5 ساڵە ئاسایشێ توێ بە لاڕێدا بیبا بەداخەوە ئیستا من مەترسی لەسەر ژیان خۆم شەیە ویستم شکال لە کوڕێ برای خۆمەوەژ ئاسایش هات کوڕەکەمی برد سکالای لێکم ینی مەترسی لە ژیانمە بوو تازە سکالام لێکردو 2 مانگە ئەمر قەبزی بۆ دەرکراوە حاکم بۆی دەرکردا ئاسایش نایدا بەدەستەوە بەداخۆ ئەم کوڕێ برای من ئەحمەد نادر ناودێت تەوامشی لە شۆڕش بوو لەناو چەند زمان لەبوو بە ئەمر بەڕێوەبەراتی ئاساشی خۆیان کوڕەکەم لەسەر کۆمێتێکی فەیسبوک حوتی دوو کوڕەکەمیان دەرکرد لە ماڵ بەبێ پرسی حاکم بە زری مەدەنیوە هاتن وتیان ئەیبین ئیمشەو میوانی ئێوەیە یەک هەفتە لایەن بوو بە جەنازەی گەڕانێنەوە من پارێزەرم خوای گەورەیە چەکمیش قورئانە ئیتر داواکاریم هەر ئەوەیە بەخوا باشە کوڕەکە تەمەنی چەند ساڵ بوو 17 ساڵ بوو 17 ساڵ بوو تەلەبەیش بوو ئەوە تا لە وێنەکەی ئەیبینن ئەگەر یەکێ خۆی بخنکێنیە بە ئاسمانەوەی نەک لە ئەرزە لە زیندان بوو نەچوون بۆ لای وتیان مهاجەی نییە وتی بۆ میوانی بین یەک شەو لامان بێ کەچی دووشەم بردیان دووشەمەکەی تر هێنانەوە بە جەنازەیی یعنی بەس بەداخەوە بۆ ئاسای شێوێ ئیسش یعنی نییە وەسیێتنامەیەکیان نەنار بڵێ وەڵا خۆتان خۆشیان لە دام و دەستگاکەی ئێمە وایلیاتەوە ئیسش ئەوە تا شکاتمان کردووە داڵدەیە نەدەن بۆ داڵدەیەدەن داڵدەی تاوانباران نەدەن